گەرمە ساتە بەزمە ساتە سەیرکەن و پێ بکەنن پڕ لە ساتە هەموو هەفتان بابەتی جوان لە کەناڵی دیمەن تیڤی بۆ پیر و جوان لە کەناڵی دیمەن تیڤی بۆ پیر و جوان گەرمە ساتە بەسەر هاتە دەنزاویە تراژیدیە کۆمیدیە دەنزاویە تراژیدیە کۆمیدیە ئەو سەردەما قەباحەتە مرۆڤی ئێستا ناڕەحەتە قەناعەتی هیچ نەماوە کەس ئاگای لە کەس نەماوە باش و خراپ تێکەڵ بووە گشتی بۆ پارە تێک چووە گەرمە ساتە بەزمە ساتە سەیرکەن و پێ بکەنن پڕ لە ساتە گەرمە ساتە بەسەر هاتە دەنزاویە تراژیدیە کۆمیدیە دەنزاویە تراژیدیە کۆمیدیە ئەم کاتت باش مامەگیان سەرچاو دایکەکەم بەخێر بێ ئاخوا ئەوە چییە خەریکی چیە وەڵڵاهی ئەوەی ڕاستی بێ بە هیوام تۆزێت تەماتە پڕبی بەم لە ماڵەوە سووری کەینەوە بیخۆی یەخوا عافێتان بێ مامەگیان ئێمە پرسیارێکمان هەیە بۆت ئەگە پرسیارەکە زانیە بیتە خاوەنی خەڵاتێک ئەگە نەمزانی ئێگەنە و زان دەستخۆش و سپاسمان هەیە بۆت کورێ کچەکەم ئەمەngەم سپاس وەرگرتووە لە ماڵەوە بە فەردە هەمانە چی لە سوپاسکە بەبزانی نەوتێ بۆ هێناوی بۆم زستانە ڕاست دەکەی ئێستا با پرسیارەکەم بکەم پرسیارەکەمانەوەیە تو ئەی بە ئەو بەڵام ئەو نایابە تۆ کچی ڕۆڵە کچم عیبەوەکەی پرسیارە با خەڵک گوێ لێ نەبێ حەیامانە چی نانە مامەگیان تو خەڵەت تێگەشتی مەبەستەکەی من پرسیارە ئەمەنە یەم ئەو نایە بەڵێ وەڵڵاهی بڵێم چی ئەوە نەوتە ببوورە مامەگیان وەڵامەکەت خەڵێ ئێستا ژینە لە ئەم مامەیە کە لە ژێرم دارەیە خەوی لێکەوتووە با مەتەڵەکە لێ پرسین مامەگیان مامەگیان مامە ئەم کاتەوە باش ئەم کاتەوە باش ئێمە پرسیارێکمانێ ئەگەر وەڵامەکەی زانی ئەویتە خاوەنی خەڵاتێک تەلەڤیزیۆنە ئەڵم تۆ کچەکەی ئامەخان نیت نەخێر ئەو نیم پرسیارەکەمان ئەوەیە کە هەرە ڕات و بەڵام ناتوانێت بگەڕێتەوە ئەوە سیارێک و ئیسۆپی بچڕاوە بەداخەوە نەتزانی ئێستا توانە زانیت تۆ من داماوم دە پرسیاری چکە ئاسانکاریەکەم بۆ بکەشتێ بە قوربان بەخوا من کرێکارم داماوم بەخوا ئەمڕۆ ئاو 250 دەستکەوتووە بەخواوانە فەقیرم بە قەبری باوکم سێ ڕۆژە قەیماغم نەخواردووە خۆ بەخوا خۆشمەوە نەمەقصدم من داماوم فەقیرم زێرابەکەمان ژیرەوە پارە نێبەریم بەخوا جلگرەی دەلوتمانە چینە ژوورەوە بۆ مشک داماوە بۆ قەراقە کولێرەیەکی ئەمەنە بەخوا خۆمانەی خۆین داماوم پرسیارێکی ترێ لێەکەم باشە مەتەڵێکی ترمان تۆ ئەو ئەبینی بەڵام ئەو تۆ نبینی ئەمەیان چییە؟ ئێوە بەسیتە وەڵا زانیم ئەوە سیاری جامڕەشی مەسوولەکانە لە ناوە تۆ بینێت تۆ ئەو نبینی باشە دەست خۆش بوویتە خاوەنی خەڵاتەکە دا بەڵێ دا لە هاوکاران مەکەم کە خەڵاتەکەت بۆ بێنن خەڵاتەکە سەلاجە نەبێت چکە پارە نێبی بەمەوە خەمنە بێ کوانی ئەمەیە ئەوە خەڵاتەکەیە ویتە خاوەنی کەڵەشێرە کەڵەشێری کوردی لە ژیانمانە بەس مەسلحە سوورەکانمان کردی بەخوایم پیرۆزدانی بە خۆتڵمان ناجاوە مەسلحە جەکرین سەری بێ بەشک و هێلکەی بکە بیخوێن بەیانی بەنانێکەوە پیرۆزە زۆر زۆر سپاس عەزێتان کێشە خواتان لەگەڵ پاکستان وەڵایە سەعاتێ بزانێت کەڵەشێری کوردیم پێ لە خۆشی ئافرێ بڕۆ یا الله خوایە عەتیە سەلام عەلەیکوم عليكم السلام ئەمە بۆچی کریسیە مریشکی مەسرحە بکرا هێلکە کەریش من بۆ مناڵەکان کەچێ ژنەکە ئەمە نەمکڕیوە ئەمە بۆم دەچوو لە نسیبە پرسیاریان لێ کردم نازانم تەلەڤیزیۆنی کوێ بوو پرسیاریان لێ کردم یەکسەر زانیم وەڵایترەوە بۆ دەچۆ کەڵەشێرە کورە نسیبی کەس کەس نایخوا جاعەتی ئەمە نییە بۆ ئێوارە لەگەڵ برنجی کوردیە دەرەجەیەکە بۆمان لێنێ برنجی کوردیمان نەماوە فرۆشتم ئێ باشە برنجی کوردی وەڵای خۆڕاستیژەکەی باشە بە برنجی بایعی بۆمان لێنێ برنجی بایعەکە فرۆژیان بە بسکیت بۆ مناڵەکان برنجی بایعیشمان ێ باشە حەلم لایە چی بە خەڵوزێکین بە شیشەوە خەڵوزیشمان نییە خەڵوزیشمان نییە ئێ لە سەربار مەجموعەیە کۆتەرەداری لێبوو ئەو بێنە خوارێتە تەرتیبیەکەم بەرزانی برام لە دەوری گەڕێمە چون بۆ سەیران و تێو دارە بەرم ژیانی بیبن بۆ سەیران ئەو کەڵەشێرە ئەمڕۆ هەرە خۆم ئەزانین چۆن بیکوڵێنە بە ئاوەکەی وی خۆی خازمان نەماوە غازیشمان نەماوە هیچ شتێکمان نییە هیچ ئەی دەچەوە کاکە ئەها خوێنی
ئەوتی چی؟ ئەوتی سوپاسی حکوومەتی هەرێمەکەم کەلم مردنە ڕزگاری کردم. ئاخ پیاوەکە کەڵە شێری کوردی خواردنی ماڵە فەقیر نییە. گەرمە ساتە بەزمە ساتە سەیرکەن و پێ بکەنن پڕ لە ساتە گەرمە ساتە بەسەر هاتە دەنجاویە تراژی نییە کۆمی نییە. ئەحمە ئەرێ ئاوە چێڵی ناوم لێنێ؟ ئەوە لە شوێ تۆ؟ ئابزانە- دەنە هێو ڕەنگە نییە. دەتۆ بزانە ڕێکە؟ چی ڕێکە؟ ئەرێ ژنەکە ئەم پەردەیە قابلە چی ڕێکە شێت مەکەی؟ ئەیە ڕۆ چیەکەی لەویاتۆ؟ ئەی مورۆکانم پیادا دووری ئەها چەند جوانە؟ ئای دەستە خۆش بێخوا ئەحموگیان هەرچیشتی جوانە هەر لە تۆیە. ئەی چۆن بابە من ئیشم ئەوەیە. وەڵا ئەحمۆگیان ئیشێکم پێ هەیە. یا ئەڵڵا خێر ئەحمۆگیان با بچین بۆ ماڵی باوک. وەڵا نایە. ئێ بۆ؟ وەڵا دوو پێم نایە بە ماڵی باوکتا. ئێ بۆچی نایە بۆ ماڵی باوکم؟ بابەت تۆ خۆ سوور ئەزانی خەسوو خەزورم چارەی منیان ناوێ بەس بلەیان نەوێت. نا ئەحمۆگیان بەخۆ وانێ تۆ وا هەستەکەی. گورە چی وانییە؟ ئێستش تا ئەزە من بە ئاواتەوەم ئەڵێ مامە گیان چۆنی یەک دنیا سڵاو شتی گەرمە ئەلەن ئەوە چیە وەزە؟ دقی ناکە ئەحمۆگیان خدی لە بەرخاتری من. خەیناکە و خاتر و ماتر ناخوات. ئەو سڕە کەشفەکەم بزانم بۆ بلەیان خۆشەیە بۆ چاری منیان ناوێت. ئەیە سڕی چی ئەی هاوا تۆ خۆ وا هەستەکەی. ئەلا کورین هەڵی واسم یا چی؟ چی هەڵواسی؟ ئەمە؟ نەخێر مادەم نایی هەڵی ماوەسە. ئەوە هەڵم نەواسی بابێ من دەرەوە. ئەو سڕە هەر کەشفەکەم. ئەیە ڕۆخۆ بەسەر منا بەجێی هێشت. ئەخ تۆ باڵاو بەرز بوو ئێستا من لێ کوێ دەستمەی گاتیە؟ بلە چۆنی؟ بلە ئەرێ بلە ئەرێک ماڵە بە قڕ نەچینە بنازانین بانگ دەلامیشکەی بەخێر بێ چۆنی باشی چۆنی حەجان لە دەرگاشم نێوت ماڵ ئاوەزاوە بەعکسی خۆی پێکەم برای کاکە تۆ نابێت لە دەرگا بێ ئەمە دنیا هەزاشتە وڵای تجای بابێت خۆ بۆ چیتی دەرگایی چۆنی وەزع بەخێر بێ دەمو باس چۆنە والله مەشغوڵی بزنس و کەسابەت و شەحنیە شەحن ئەڕوا کوردی باش قەچێکە وەڵای مشگلەیەکم لێ دێ دەبا لە تیجارەت و شەحن و کەسابەتە مەشی تێکردا بوو نابلە بەکەڵکی تۆنە ئەمڕۆ 50 شەحن گەیشتووە حال یەکسەر ئاگرە کاتەوە بۆچی یەکسەر سەرف بوو چی وێناوە ئادێ بزانم دڵە بۆ چێت ناشێم و بەڕێدەوێ نابێ نەخێر ئەی تیجای سیارە ئەی فەرشی ئێرانی نە هەموو کەسە پێویستی دەدەی خێرا منە تەمەڵیت والله نازانمە بێمە شتە مویمە تۆ چی بێ WC غەربی ئەرێ ماڵاوە تخوا WC ئیشە تخوا WC کات تیجارەت و بازرگانیە ئەی تۆ خۆت ئاگانیە لە 2014ەوە تێگەی ئەم خەڵکە هیچ داهاتیشی نییە کەس نان نییە بیخوا بابە تۆ باسی چیەکە تۆی لەم شارەیان ناژی لە پشتی خانۆکە ئێوە نووسراوە WC لە کۆڵانەکە بڕۆسەی کە 200 کە سەرەی کە تۆ خەڵکی ڕاڵیان نییە بیخۆن گورە دەبڕۆسەیکای برن ناکەی ڕاستەکەی کورە نەک 200 ژەوەسێ تۆ زانی بۆچی ئەوسن ئێکاشی منەوە هەر هەمی خەڵکی فەقیر و ڕەشوڕوتەکەیە لە فی هەزاریە خۆن هەمووی چەورە بەرگەی 1 سەعات ناگرن دە تۆ واز لەو مۆزوع بێنە ئەڵێم بۆ شتێک هاتم وەلات ئادەی بیلێ والله دقيقة واسی من واسی والله لي كاك بواسي نانا واسی بخواي لي كاك نايلم الله بخواي لي آخر نايلم بخواي لي والله أجاوبتم هلبتة من بياوني ده كيف خد الله والله ما بوزع كل عباس كم طيب نازلم حتى سير كم مشكلة مالي خزور مهيمن شيء مال خزور شيء كل نازلم بيستو بين صالم من زواي أوانم بالربع تو احترام ناقن دورو جابوا بزاوية نازلم شيء إيه ده كاك هذا بناموسم بتشارك أنا مالي بقول نجي نروح بردم أو دسم راقرتو بتوقع توقع لقرا ناقة وازن دسم التاكسي راقرتو توش كاتشي ماش تكن بقربان وبساقة دبن نازلم بوتشي تشاري من ينايت يناقة والله يتشمنك والله راسك تخوا كلفنا عزيزنا ستك بعقلك بم وقتيك أنا عندك يا حاتو زين شيء مامي خود يبدلوا ماما جيان چۆنی بلە گیان کوێرە بلە بە قوربانێ بێ مامە گیان دەنگ و باس چۆنە لەخوا بە زیابێ بلە گیان لە سایی سەری تۆ لەو خوایە بە زیابێ زۆر باشین یەخوا هەر باش بی مامە گیان قور دەستێ ماجەکەم بلە گیان بەخوا بیر دەکەین ئەی مامە گیان من چارێکی لەو پێش لێ بووم ئەو کەڕۆ چارێکێک کورەجار ڕۆڵە بەخوا پێنج دەقەمان بە ساڵێ لێ ڕۆ ئەمەمە و بیرەکەین ئێ مامە گیان گیانی ماما
دەستی خۆش بێ بایعەکە و نەقل کردووە بەسەری بلە کابرا خۆی بایعەکەمان بۆێنێ بۆ ماڵەوە. ئەی من لە خزمەتە مامە گیان من چی مۆگری باعی چییە کورە دڵم لە ڕێگاتە جا مامە گیان شتیکەشم بۆ کردیت ئەوە بلیت و فیزە و تایارۆ هەموو شتێکیش حازرە یەک هەفتەیتر لەگەڵ خەسوو گیانە بەرەو عەمرە بەڕێگەون. عەقلەش ساخ بێ ڕۆڵە یعنی تکتەکەشێ بۆ بڕیوین. گوەرە من لە خزمەتە مامە گیانە جاوە یەک شتیکەش بۆ ئەەکەم ئینشەڵڵا پێش سەفەرەکەتان بۆ عەمرە کامل ماڵەکەشتان هەمووی بۆ بۆیاخەکەم. ئەگەر ڕۆڵە خوا لە ئێمە نەسەنگێ و ئەمسالێ زیابێ ئەحە بە ساقە بێ. باشە مامە گیان دەستی ماجەکەم دەی خوافیز خوا لەگەڵ خوافیز. دەی خوا حافیزێ بێ ڕۆڵە ئاگال لە خۆ بێ ئەوە زاوایە بەخوا تامی دەکوڕێ ئەو درێژە سوورە زاوای ئەمری نەمێنێ بۆ چ کورە و زاوایە؟ با بڕوا. طبعا لەگەڵ داوای لێبوردن بۆ ڕسەی ئەخی نانا جملة نبو شبكة قطع يارية كرسي نانا جولي بو جملة نبو نانا بەخوا جولێ بوو أنا بابا جملة نبو أي هوا نانا جولێ بوو لا حول ولا قوة إلا والحاصل يا زاني يعني خليك بوم درك مجموعة شلة ميشك معايا بلا بالرخصتي خوت ئەبێ ماڵی ئاوا بێ ماشەڵڵا لەو ڕۆشن و چەند خۆشە. پیشە خاتم دە و چای بخۆ باسار نەبێتەوە. ئەرە دەخەریکێن بامێن بۆ زستانەوە لە خۆشە وشکی کەی کورە دەلای بۆڵا من هەموو ژیانم ختووکەی یەکە بامێ بینم. ئاڵێم جەعفەر بەک جا تۆ حەزی لە پەڵپینەیە ئەم شەو ئاگال لە خۆ بۆ شڵپۆ هۆڕا هەمووسکە دەچوو ئەوە هیە و نیسکێنێ بوو ئاوایە غازات پێیاکە جۆشی مێ من ئەڵێم پەڵپینە تۆش خڵەفاوی پەڵپیناڵێم گوێ السلام عليكم عليكم السلام بخير بيش أحوالتان شوني أحا ماما جعباشي ولا كرم توزي عقل بماما جعايتي بلا ماما جعفر أموج نبشة تو باشي شكون كورا رولا بلا من بيالم برشن خاتون أموج نبشة تي أخو ما بشيلانية نقبت ماما من أمي توزي وردودة بكريم ولا قلتانا هنا چییە؟ بیستومە بۆ یاخوشتەکەن بۆ یاخ نەکەن بۆتانەکەم بە ئەسرۆپۆڵ و بۆتانەکەم بە مەڕمەڕ دیوی دەرەوەی باشە؟ ئەسرۆپۆڵ چییە؟ لە بۆ یاخ زۆر مهمترە مامە زۆر جوانە نەوازی لێ بێنە بلێ گیان بۆ مەکە بلەیکە جۆ لێ بوو؟ ئەی موبەریدەکەتان پۆشوشتی نوقسان نییە بۆتان چاکەم هەمووی بلە چاچی کردووە سبریدەکەتان پیس نییە پاکی کەمەوە پێویستمانێ بلە گیانی زاوم بۆ کا بە قوربانی بمەوە زاوایە بیستومە ئیشەڵا لەسەر خێر ئەمراکەن خۆ قوبوڵیکە بەڵام ئامان نەکەن بلیتی تیار ببڕن بە $300 بێ من بە 200 بۆتانێنم هەموو کۆمپانیەکان برادەرمە بلە گیان ئەوەشی بۆ بڕێوی بڕیوێتی قوربانی بێ ئەڵێ مامە ئەی فەرشوشتان نییە بۆ تام سومبی بە من سەربان نەخێر بلە هەمووی بردووە هەمووی بردووە هەمووی ئەی باشە ئەی هێنا چی پێڵێن باشە بایعەکە من خۆتانەزان وەزعم باشە بۆچی کەوەرم گر بۆتان نەهێنم بۆتانێنم لە بۆ دووە مەهێنە بلە هی خۆمانە هێنێت ئەی بلە ئەوەشی کردووە باڵێ ئەی ناتانێ وەکو نیەرە کەر بۆتان بزەڕێنم باڵێ مامە جەعە کورە دەبڕە عەمرت نەمێنێ ئەحەسووری درێژ ئەی هەمی زاوایە بلە زاوایە بە قوربانی بمخوا دەستگرێ بە باڵێەوە ڕەبی خوایە تەمەنی ئەحا هەڵگری بیخێتە سەر تەمەنی بلە باشە جعفەر بە تەلەفۆنێ بۆ بلە بکە بیریەکەم بە ساقەی بمات دووسێ دەقەشە کورە بەخوا بلە پیاوە پیاو ئای بلە 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 ئەمە بلە هەلەو بلە گیان چۆنی؟ ئەلۆ دایکیان باشی؟ بەس تاقە بم دایکیان تۆ چۆنی ئەحواڵە؟ شکر باشی باوکم چۆنە خۆت چۆنی باشی؟ وتبارم دایکیان ئەوە چیەکەی؟ ئەڵێم دایکیان ئەوە بۆچی من و ئەحمە بانگ ناکەی؟ دیتر پێمان خۆشە بانگمانکەی خۆشترە لەبەر ئەحمە توخوا بە حەز ناکەم زوو ئەوانکە پێم خۆشە بانگمانکەی ئاوا ئاخی دایکیان نەزانین چی بەستخوا با کەسی لێ نەبێ بەس خۆم و ئەحمە بین ئەمە قسەم کەسی کە بانەیەت دە باشە دایکە گیان زۆر زۆر سپاس قوربانە بم دایکیان دە باشە دەی خوان لەگەڵ بێ دەست خۆش بێ خوا حافیز ژنەکەەوە چێ بوو قسە لەگەڵەکەن ئەوە دایکم بوو یا الله خێر وڵا ئەحمەدیان و دووسێ جا تەلەفۆن بکە ئەڵێ وەرن بۆ ئەوێ بۆ نان خواردن بۆ شوێ بۆ ماڵی باوکم وەڵا نایەم
ئەرێ دیسانە وتیەوە وەڵا نایم ئێ بۆچی نایی؟ ژنەکە تۆ زۆر سەیری خەڵک بە زستان یەک جاو لە ساردا وتم نایم یعنی نایم ئیدا ئەحمد گیان دووسە جا تەلەفۆن بکە آخر ئەڵێ وەرە ژنەکە تۆ زۆر سەیری من بێم بەرامبەر بلە دانیشتم ها نا بڵێ چی ئەم جاریان بەس خۆمانی وەرە باباڵی میگمی کرد پێشێمە خۆی پیاکەەوە بە جدیتە نانا دڵنیا ئەم جاران دایکمتی بەس خۆت و ئەحمە شتێکی ڕەش بەرامبەر بێ بڵێمەوە کێ بڵێ وەڵا بلێ دانیشتم بەرامبەر بلە نا ئەحمد گیان دڵ نییە بەکە کەسی لێنە بە تایبەتی ئەویشیە لێ نییە ئازاین چۆن نایم یعنی نایم ئەحمد گیان دەوت دووسە جا تەلەفۆنیان کردو دایکمەڕەڵێ ئەر خۆت و ئەحمە ئەبێ بێنێ کەسێکی لێ نییە ئێ باشە ژنەکە وا من چووم و بلە لەوێ بوو نانا بڵێ چی کەسی لێ نییە بەس من و توێ بان کردووە آخر تەکید تەکید ئەی دەگەر وا بێیم دە باشە بەستا مەمە جاخۆ بگرەوە هاتی ئەیە ڕۆجە ئەی چیەوە چ تۆ زیاترامی ناکرێت ورە ئەمەوێ بکرێمەوە لەگەڵێ ئەو ناکرێتەوە مامە جەعا ئەی چیایی بشووری واقسە مەکە ئەحمد گیانی خۆ والله ناسکەم مامە کوردی خۆمانە ناڵە ڕۆڵی هی و خوارەیە ئەێ مامە ڕاستاڵن گەرمە شامی لەو خوارە پێڵێن کوڵک گوڵە کابان وڵی خۆێستا بە نێر و میوە هەمووی ئەم گۆیانیاڵە دەرمە شامی لەم خوارە پێی دەڵێن گوڵە کابە ئاوای رازەکەی مامە ناخوا دەستی خۆش بێ یاخوا خۆ دروستە کردووە نەوەڵە کور ئەحەوت و کەی ئاقڵەبی کوڕم ئەوە کەی ئیشی منە ئەوە ئامۆژنە دروستیەکە ئامۆژنە پشە وتەوە پشە عیبە ڕۆڵە ئەوە خات و پرشنگە والله باشە چی وتووە تۆزێ دەمەتەڕ ناکەی مامە ئەی پەرداخێشتی خۆ بزن نیمە کوڕی باوکم ئێمە مە فۆلکلۆری کوردیە ڕێک بە مای خۆینەوە کوڕی باوک عافێتی باوکمەر بەوەی خواتەوە ئەحمد گیان لە گیان لێرە بۆە پەرداخێنە بە ساقی ئێڕۆڵە کچمەوە تۆ بۆ دیارنیت وەڵی باوکە گیان بڵم چی بەخوا ئەحمە و نەگلی لێتان هەیە والله مامە ئەزانین چۆن من بەجددی پێچ زۆر خەوت لە مامم گەیشتە بووم من ئەمزانی بەس چارەی بلەتانەوێت و منتان ئیهمال کردو هەر ئەوتان خۆشەوێ بەڵام بەڕاستی نەمزانی ئێوە جیش شەخر و ئەم شەخر و فانازی فەخر و شانازی منن کەوا تۆ مامیت و ئەویش ئامۆژنە پشەیە دایکە گیان دەڵی مەگرەوە لە خۆشەویستیایە ئەمەوێ بکرێمەوە لەگەڵتانە ئەمەوێ خزمەتتان کەم مامە مامە من زۆر خەجاڵەتی لای ئێوە من بە غەڵەت تێگەشتم ئەوە تا بەم داوەتەی کە ئاوا خەراتانە بە خصوصی داوەتی ئێمە بکەن بۆم دەرکەم کە منتان خۆشەوێت کۆرە چۆن تۆمان خۆش نایە ئەحمەد گیانەوە تا خەسوو بە خصوصی داوەتی وەیەوە سەلام عەلەیکوم عەلەیکوم سەلام بەخێر بێن بلە گیان ئەی بەخێر الله لەو تامی ماچە بەخێر بێ پێی گیان بەخێر بێ باشی کچەم لە دەبڕۆ لە ئەودانیشم ناچم بۆلو هەر ئەڕۆینێ وەرە ناڕم نەخوا کەس ناڕە ئەحمەد گیان ئاماژن تۆتە بەزێوە داوەتەنەمە عیبە ئەمەی ڕاستەکە دایکە کوڕم فڕقتان چێمە ماڵی باوکی هەمووتانە کاکە جەعالە کەس داوای خۆی دەرکردووە تا ئێستا ئەرە وەڵام مامە تا ئێستا سەد جامێنە دەرکردو بەس خۆم بێشعورم نیەمەوە کوڕە دەواز لەو مەوزوعانە بێنە ئەلێ بلە گیان ئەمڕۆ چەنی مانگە کوڕم ئەی مامەجیان بێ قەزاوێت توازانی بیرم چووە بەس باوەڕ قەنەعەتێ بەوە مەعاشەکە تۆسە تاخیر بوو بەیانی دوو بەیانی کە مەعاشمە نەگر لە داوامەوە ناڕۆم ماڵەوە ڕێگەم بۆ ئێرە سەم بۆ تۆ دانەوە سەیش بۆ خەسووجی ئای خوانەی بڕێ خوارە ئێمە نەسەنگێ پایام جانۆی کە پێم وتی باشینە مطبەخ چکە ئەزانم خەسوو خەزوو خواردنی ئەمەیان پێ خۆشە چی خواردنی خۆشیان بۆ باشە بەس باڕۆ تۆزێ ئینە خوێی زۆر لەبێت لە بەزەختەکەی من و دایکی باشە کچەم دەی کچەم یەخوا خوانەتان بڕێ ئاحەجیان هەڵە بچۆڕێ ئاو ناخۆی ئاحەدەمە ناخۆم ئێستا سڕەکەم بۆ دەرکەوت ئەزانم بۆ ئەمەیان خۆشی و چاری منیان ناوێ مەسەلە ئەهینەکەیە مامە گیانی مامە ئەوە بلەی زاوە ماگانەی چەند بۆ بڕینەوە ئێوە وەڵا ڕۆڵەوەی ڕاستی بێ سۆ بەیا بە من و سۆیە بە ئامۆژنە یاخوا ئەمری نەمنەجات خواوە زاوایە ئەو لەشەی کرم تێیە من بڕیارم ماوە مامە نەک هەر بڕیار خەراری ژەیەم ماگانە دوو وەرەقە بۆ تۆ دوو وەرەقە بۆ ئامۆژنم ئەوە ئێستا ئەم مانگە بینم مامە لێو عازەبم مامە من وەریگرە ئەی تێم گەێنە بزانم مامە حالیەن لە من ڕازیت وەڵاهی چییە کۆتر لێ بەڕابووە نەوەڵا ئەزانین چووەنا ئەڵێ من چەند لە تۆ ڕازیم خواژەوەمە لێو ڕازی ئەمە قسەیە
سەی وەکو بلەش بە قوربانی یەک دەقەوت ئای چۆن و سڕەم کەشف کرد بەخوا پارە سەگا دەبخۆن بەزمەکانی ماڵی عوسمانە لە ماڵی عوسمانە فەرتەنە و هەرایە لە ماڵی عوسمانە فەرتەنە و هەرایە بلە وەسی و پەیام عوسمانی لێ قەوڵە و بلە وەسی و پەیام عوسمانی لێ قەوڵە و هەرێ ڕۆژە تایە واردێ ئاژاوە دەبارێ با پلان دادەنێ ڕنج بە خەسار دەچێ با پلان دادەنێ ڕنج بە خەسار دەچێ لە ماڵی عوسمانە فەرتەنە و هەرایە لە ماڵی عوسمانە فەرتەنە و هەرایە بلە وەسی و پەیام عوسمانی لێ قەوڵە و بلە وەسی و پەیام عوسمانی لێ قەوڵە و ڕۆژنە هەرێ والله من بم لجاتي توبيل لواك مؤمن شم بقول نيف ساعات ثانية شو زلمة نايم لك كلمة ئێمە دۆزێکەمە سێ چوار پیاو ناتنشتیان برد تتخوا بناشويني بيو بيو تري مشتري ئارە وەڵا خوانێ زانم ميني أبرد يستيك هاد ثانية نهاو بمنا وازم تەبیعەتە نایانی بۆ ئەومە حەز لەش مێینێ فتح جوب كده والله بقسم لك يبيك بدوكاني فيلر وميلر فیتەر فيلر باب فيتري شي فیلەر چییە؟ أما ندرسي بو توكسك يكمل بلوتشولي أفرتا ئەمریکا ئەوە ساینن فتح كايبين مشركم فيها نا بناكي بدوكاني كوسمتيك کۆسمەتیک چییە؟ كوتمت أوي كد ميكياج وجانتا وبيلاوشتي أفرتانا فروشيا حەزم لەو شتانە نی ئەمەی خۆم باش والله حياتها خير لويا حەزم لێ نییە والله أو سيتواريش زور باشا بول ئەدی تۆ سێ چواریشی باس کرد هەمووی مؤەنەس بوو ژنانە بوو ئەی بۆ باسی ئیشێکی پیاوانە ناکەی فتح عزاني شلون كاكا مسألة من بيتوتنية بيشنية بالراب قناعات بيش شو أخوهم أتا روجي بيتو بيشش نمينا ولا خوشية هالخوا ما خبرنا بمو وەرە بینی خۆمان بێ ئەوەی هەیەی لێ بێزارە ئەوەشی نیەتی کوێرایی داهاتەوە بووی دەواز بێت وەرە بابا شەڵای کوێرایم داهاتا هەم بووایە بەس نییە لە دوانزەیەشەوە ئەیوو عوسمان ها ئەوە هینێ چی؟ لە تەبەتانی بێ بەخۆتا بە سەرمان نەبێ کوری کاکە شۆربایەکە بۆ لێنێ کۆڵنجە کردو ڕقیتە و کردو تۆزی ئەو شێ لێ ئەوەژێ فتح من وێرانم فتح وەڵا خوا فرسەتر ئەگەر شانم لێ ڕاق بۆ با تۆزی بوشێلم نە والله السلام عليكم. عليكم السلام بخير يا عليك السلام قلبا ما فتح جان توري باشي براجة باشي شكون عقب خير بيقول نرقص او ما ميلي كانوا تخوا هبل عسبان كل كاكا هبل عسا رازي ما فتح كريته ما تبتشنا براجن بهزار وبيانصة نانا بهزارة عثمان كاكا بهزار وبيانصة شي بو مالم ويرانك كاكا زار وربع لسر خوما كاكا من بارك ديميا اي بياس بتشنا بهزار وربع كاكا نانا بهزار بيو ما فتح سفيك معي أو تعالي يا أخو بس تشاو بس تشاو أول زلمة بو تقر موتو تيجي لا بقبري باوكم تيجي لا ما عثمان عزيز مكش كم من لخص بخوادة سيتي وناي أخي خوب حسك جوان هالبشيرم خومي جوان هالبشيرم سيدي ها الريق عليك كل مكان ما شاء الله ولي بيت أما من بو من بو جانا كم لا تبي رخم جاكم فمي عين الرنgi تيستي سعادة أتمري خم جاكم بينا دبيلة لجورو ليتي آلو جوان كاك جعفر باشا شكر خليكي جيا لا مالو بيشو بكارة بناش كنا بكوايشي كوا معاجي كوا باره هي بناش كنا بدنيا بخفقي دا كوا حيف بياويشي أعوى بينيش دمام داين شو أعوش من الناس كو ناس داري هي والله ما بملجاتي أو بلوك برشان باركم ما فتاهم بكيش تخوا يا زكر جزكاري بابيكو يا زكر والله جوار بي بكاس كبابي قلت الله تخوا كنا يعني جعفر تاس كبابي كوا والله يقبل فيني بوليني بس شوربة تسوى إيه لو ما أريد أخذ إلى خطو من قصعك تعالي ودعني الشام فاوة اليوم والله باخ ولا شوربة ناتي برتقال سيوي ليسيا ولا سورة أنا بعيد شنوة هذا ما ديوشتي كنا والله فتحت وسي كيلو موزي شي بودايا لسحسن شي وتو عيب ناكي جريني مالني حالني عيب ناكي ابو سالتي ابي جعفر ابو بنيرم تيجي ها حي رويشت هو براجل تخافوا
وەڵا ڕۆیش وەکوش وەڵا ڕۆیتی مامفەتاح ئەوەنە سەیری کردم وتی لە ڕوون نەهاو تۆزە قسەشی پێوتی هیچ چاوی هینە بە من ئارە وڵاوتی توزە ئەخلاق خوشتیم بەدڵ نییە بە قورعان لەوانەیە بە تویت بێنێ پورە بۆ خاتی خوا فەتاح عمەلی دامان ئەسمان بۆ خاتی خوات وەرە. حیا و ناموسی حیا و ناموسی تۆ بە شەریک آخر هیچم نەوت نافەتح تۆ عیب ناکەی شووری ناکەی ئەم گزگلە چێ داناوە لێرە چاو لە ئەفرەت خەڵک دەکاتەوە ها قسە بە خەڵکی من چی وتووە هیچم وتووە هیچم وتووە وتم براژن 2 کیلۆ مۆز بەرەوانێ تۆ علاقە مۆزەوە چییە مۆزی مۆزی دێ بۆ چی مۆزی دێ بۆ چی مۆزی بۆ چی پێم ناڵێ پێم باخ مۆزی بۆ چی مۆزی دێ بۆ چی ها کەی وەختی وازی لێ بێنە ئەم پیاوە کێشەی هەیە بێ بۆی حەل بکەیت کێشە چی هەیە کێشەی وڵی کەس شعوری نەماوە لە بگەڕەکەی زانی چۆنەی بێمە محاولەیە بکەیت سەردانێکی ماڵەکەی بکەین بە مناڵەکان قەناعەت پێ بکەین پێشنێ بۆ ئەم باوکیان ئەوە قسەیە کاکە دەبیری لە من بکەن و تۆ شعورتانە بێ ژنێکم بۆ مەیترە وشتانە تەرکەکەم بەخوا باشە کاکە باشە بەسەر چاو تۆزێ پیاوە بۆ ئەوی بتوانێت شتێکی بۆ بکەی عیبە تۆزەوەدا چاو ئاوا بکەم مەگەڕێ وڵی جافەر ئەوەنە نەکبەتە من بەردێ لەو ئاسمانە بکێتە خوارەوە ئەوێ بەر تەپی سەری من کەوێ باشە کاکە باشی ئەوانە کۆ بینەوەچی سەرێ مناڵەکانی و ڕازیانە پارەکەی چی کات جعفەری زانم بای چەند بوو پیاوە باشە ئەنجان بە تۆش بۆ خاتی خوا تۆزێ بە خۆت هاوچۆر و خەریک بنیوە مردوو بکەن مردوو بدە تۆش پیاوانە ئاقل پیاوانی گەڕک بۆ پەرەوەرن بۆ ماڵی ئێم بەشکوی شەڵا حەلێکی بکەین باشە بەسەر ئێوارەین باشە بەسەر بەرە خوارزم سەمون نەکەمی چ ناوێت نا وەڵا بەس خۆشی ئەو کەرزش شوێنی خۆی ماڵێ بە پڕنەگیرە خۆی شەڵا بە شەقە بچڕێن یەخوا بەخێر بێن خێر و بەرەکەتتان هێنا ماڵە عوسمان گیان یەخوا بەخێر بێن سەرچاوی عوسمان هاتن بژی ڕاحەکەمان کاکە فەتح بۆ عزیەتی کێشا یەک بەرچنە ترێ هێناوە ماڵە بە خوڕنەی وەرە بۆ ئەم زستانەی شەڵا بیکەن بە ترشات قەی چیەکە ڕاحەکەم وەڵڵاهی وەی ڕاستی بێ عوسمان یەک پیکاپ شوتیم بوات بوو شوتی چیشی ئامەنگە گەورەی بوو 20 کیلۆ خەریک بودانی شتان بۆ بێنم بەخوا نەوەڵا عزیەمە کێشە بە عزیەتی چێ بیخەنە سەلاجەکە وا مناڵانە قاشیکەن بیخۆ ئەخورێ قوربانە ئەو تو بۆ براژن نایەنی زۆر سەیرەم جعفەرە بۆ خوایە عوسمان گیان براشتن زۆر وێرانە حەز زۆر نەوا ماڵێ ئەرە بەخوا دەستیایە بتڵێ غاد وتم ژنەکە مەکە خۆم ئەیبم هەر ئەوەنی ئینکار خۆ نازانێت چەندی کارە دەستیایە بردی یەک شەقە لە پشتەوە هاو ئێستا ڕێک تا خدووە کەوتووە بردم بەلای باجە حەلاوی هەند دەستی پشتیا هێنا چاری نەبوو غەڵەتی سەر تاپا و غەڵ چۆنە بێ بۆ لای ئەوژن ئەی هاوار ئەوە ئیشی منە من پێشتر ئەسڵ ناوم عوسەی فەقەرات بوو من هاتمە ئێروتم با فەقەراتەکەی دابرم خۆ دکتۆر نیم پیکابێک نییە خۆی کردبوو بە ژێر شاحینەیەکە پشت ئاوا نییە ئەم ئاوای لێ هاتبوو تۆ سەیری فەتە ئەو فەقەراتی پشتە بوو بۆ دوو کەرتەوە چاکم کرد مێوی تاڵە هێنیت لەگەڵ گەڵای گوێزە لێیە بەخوا مهم جا ئەم گەڵای گوێزەم لەچوو ئێستا بۆ چی تۆ دەدان شەبیە قەزای لەسەر بەزمی خۆ ناکەوی تۆ پیاوەتیم کرد کاکەکەی وەختی ئەوە بەزاقمە بۆ چی هاتووی تۆ باسی چیەکەی چاوە ڕاستەکە توزانم ئاخم دڵم ژانەکە ئەها ئەوەی ترم شە خۆم لێ ناکەوێت دەبەسا مردومێ لە بەزمی خۆ ناکەوی قسێچکە بکە دەی تۆ سەر مەزوعەکە لێوازەوانە بێنە خەی جۆ بگرێت دوای ئەم تەواوبوونی جەلسەی ئیشەڵڵا لەسەر خێر بە تەکبیری خۆش و بە خەبەری خۆش دعوەتی منن ئای ماڵە چۆن وەڵا دعوەتی هین بە جلەکانی فەتاح بیرم کەوتەوە سەر و سێشیش جگەر بخۆن زۆر ڕەنگە بەجلەکانی فەتاح جلەکانی خۆ زۆر جوانە ئەڵی دەبەی سەر بەڕادی دا باشە دێ وەڵا خۆ زۆر جوانی شێلم بەترشێ پێ مەکەنە تۆ لە سابوونی ڕقیەتی کاکەمە بۆ چی هاتون و تۆ باسی چیەکەی دا ئەو مناڵانت بانکە و سییانە با تۆزێ نەسیحەتیان کەم وەڵاهی ئەزانین چۆن ئەلحەقی سیانین دوانیان لەوێ دانێکیان نردووە بۆ شتێکی خێر وەڵاهی بلم نردوو بۆ پاقلاوە کورە هەمومان نەخۆشی پێ قەزای چێ پاقلاوە خۆ کورە عوسمانجان بەخوا من شەکرەکەم دایم فولە لە چۆ پاقلاوە خوری ورە بوو ئەمانە ترسنەکەن خۆ من ئەو پاقلاوەیە نارم کە پشیلێتە هین ئەڵم پشیلە کەشتی لەیتیایە ئەمە پاقلاوەی وشکە ئەمە لەوەی جارەکە نەبێکە بۆ هێنا ڕێک ئەوەیە بەخوا بەداڵی خواردووە دەبخۆ دەبا بێن وەڵا دەبخۆ دەبا بێن دەبخۆ
دەبابێ چی بێ منڵم بلم نردوو بۆ بازار بابی هێنێ کە پاقلا و وشکەکە هێنا هەمومانەی خۆی عوسمان دەوازێ و بێنی من ئیش و کارم بەجێشت ئەو مناڵانە بانکە با تووزی نەسیحەتیان کەم ئاوا بەزرە چاتان لێکم قسەی خێری جوانم بۆ بکەن خەمن باشە بەخەمە نەبی یەک ئێمە هاتوین دیفاع لە تۆ بکەین بوو بینم هاتن ئیتر بزانم چیەکەن باشە کوا هەستی پەیام کوان ڕۆڵە دەوەرن ئەو هات خۆش بێ سەلامەت بێن ئەوە چییە باوکە چێ باوە ئەڵی سێتی قەڵەماجی کرد عوسمان چاو لێتی مناڵەکانی پێمان ڕابێرن دەچی بکەن ڕۆڵە تۆزی ئەدەبتان پیاێ میوانن من جۆمێرە کەوتن دوسەر باوچە تقریبان هەرەوەڵا ئەوەی ڕاستی بێزانینی ڕۆڵە جانیمە بۆ مۆزوعێک هاتوین هاتوین ئەمانەیەم کێشەیە هەل بکەین و دوو ڕێگەشم دۆزیوەتەوە چی پیریا خۆن عوسمانەوە چی پێم ڕابێرە کاکە مەبەسی مافەتاح ئەوە نییە مەبەسی مافەتاح ڕێگا سیاسەتەیە یعنی بۆ مەسەلی ژنێنە بەستاخەم کاک جەعفەرجیان سیاسەتێکەڵای ماڵی ئێمە مەکە ئەزانی چۆنە گوڵەکەم با من پێ بڵێ ئێمە هاتوون بە شێوەیەکی دیموکراسیانە حەلی بکەین ئەگەر وا بڕوا ڕۆژێ باوکەکەتان لە کۆڵانێکە ئاکوژن هێز نییە باوکم کوژێ بۆچی کوژن ئەی کوژن کاکە وا بڕوا کوژن کاکەجان ئەو ڕۆژتا ئەوە لە کۆڵانانە ئەگەڕێ و ئاخری ئەوی کوژن یعنی بە کوردیەکەی باوکتان چاو باشقاڵە سێری ژنی خەڵگەکە من چاو باشقاڵی بکەم باوکم شتیواناکە بەرەڵا کردومە بەرەڵا کوڕم کردومە هەتا ژنیشم بۆ نێن بەخوا چاویش داگرم و گەڵبی ژەنێرم بۆژدان و هەتان کوژن بەسمان ئەوەی شتێکی بەسەرێ بە قوربان بە زۆرینەی دەنگ هەر هەمومان خەڵکی گەڕک کۆ بکەینەوە ئینتیخاباتێ بکەین یان بە بەڵێ یان بە نەخێر مافەتاحگەن خەڵک تااقەتی نیە بچێت انتخاباتی عێراق سەدێن دەنگ بە باوکمەدەن کاکە بوو ئەمایانیان جارێ هەرچی دەنگی ژنان هەیەیەن بە من بۆی نەجاتیان بێ ئەرە وەڵایەن هەر هەموویەن بۆ ئەم دەنگانە الحكم لله رازين بەڵام بە مەرجێک ئادێ نانی باوکم بەرچی تەزویری تیانەک لێ و نای مردوەکانش بسرێتەوە ئێ باشە دەیخوانێ بڕۆ پیرۆز بێ ئەی کوا شەکراوەکە بان کاکە جان نابێ بلێ بێتەوە خوا حکایەت مهم بووە بەزەڵێم عوسمان ئەو کوڕی تۆ تۆزێک کەرۆکەی بڵێ ڕازی بێ کورە منە دوو چۆلەکەیم ڕازی بوو ئەو ێژە هەرێکتر ڕازیە بێ ئەو تۆزێک لە زەلامی کە لە زلە ترسێ هۆش چای لە سوودەرەوە ئاوە شێرەکەم هاتەوە پێەکەم بەڕۆڵە میوەمان هاتەوە پیاوانە بە خێراتنیان کوا پێ داوای لێبوردنەکەم تو سێرێمان گەڵی ڕێوازە یەک تۆزی لە خیاری سامەرات خەجاڵەت سێرێمەوەی چۆنەرە تۆزیە حرمەتی خۆ بگرە عوسمان کاکە دەچی پێ من بۆ ناگیرێ ئەی تۆ بەچی بیەکەنی ئەڵی بەحلی ئەبیەزی بەڵجلانەوە زۆزوانی بەسە چەنە بازی فەرموو پیاوانە بۆچی هاتوو فەرموو ئەوەی ڕاستی بێ کوڕ مەزایشی بۆچی هاتوین بۆ مەوزوعی ژنەکەی باوکەی هاتوین ئینتیخابات دەکرێت لە گەڕەکە گەڕە کۆکرێتەوە بە بەڵێ بە نەخێر ئەگەر وتیان بەڵێ ژنی بۆێنین وتیان نەخێر ژنی بۆ نایێت ئەرێ ماڵە بەقون نەجی لە کاک فەتا تۆش ماڵە بە هەر ڕۆژە سا حیزبیشی کورە کوڕم حیزبیشی خۆ من عەلاقەی بە حیزبەوە نییە عەلاقەی بە ژنهێنانی باوکتەوە هەیە باوکە من تێنەگەیشت تێنەگەی جامە کەری خۆم تێنەگەرم کەس تێناگەێن دەتێگەرم ناچێت کوڕی من بە بێژنی وام لێ هاتووە لە کۆڵانە ئاوا سەیری ژنانی خەڵکەکەم جابا باوکی شوێن نەکوژێن نابوسیشمان نەچێت تێگەی بەگەڕەکە بڵاوێکەینەوە کێوتی کێوتی کامیان زیاتر وشنێنم نەبوو نەیەن من تێگەێنم با تێگەێن بە باشی تێگەێن باوکە تووشی نەخۆشی چاو باشقەڵی بووە تێگەشتی ئافرەت ناوێرە بێتە دەرەوانێ ئەما چێتە ناو چاویەوە باوەڕێ بێ کەس لێکوژم نێکوژم جۆ بگرێ یەخوا من لێشە کێر نەبم ئای بە کوڕم تێگەی یەکشتیش با بێ بڵم خۆ ئەگەر لێ قەبکەم بۆ سمێڵەدا یەک تاڵی پێوە نایڵم تێگەی ئەنجا دوای یەشمەوە بۆ لە پێشیەوە ما بێ یەکشی لەو بۆ لێم زیڕە و بگاتە بنی دنیا ئەوە نیت مافەتا قسەیکی کورە دەتۆ واز لە بلەشێت بێنە کاکە داینێ بۆ خۆم بەخوا شەقشەقێنی پێکەم کوا شەکراوەکە تەوا یعنی شەڵا ڕێکەوتی کوا بلێکیان چی هێنات هێناومە پاقلاوە وشکەکە پاقلا چی پاقلاوی وشک والله باوکە هێناومە ئەوە چییە؟ ئەوە پاقلەی وشکە کورە منوتم پاقلاوی وشک پاقلەی وشکی ئەمرم نەمێنێ بۆ کاتری پێکەم گەرمە ساتە بەزمە ساتە سەیرکەن و پێ
ناڕەحەتە قەناعەتی هیچ نەماوە کەس ئاگای لە کەس نەماوە باش و خراپ تێکەڵ بووە گشتی بۆ